سڵاتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە سەرەتای سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەیانیەی ئەنجومەنی سنفی معلیمانی کوردستان ڕۆفاندنی سەحەر ساڵحیان لە شاری سەقز، بەردەوامی فشاری دەم و دەستگامنێتیەکان لەسەر ژنانی کوردستان، راپۆرتێک لەسەر ڕێژێ دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا، گیانەدەستانی سێ کەس بە ڕووداوی هاتوچۆ لە نەغەزا، برینزەربوونی 9 کرێکار لە شاری تاران و گواستنەوەی سێنزە بەندکراو بۆ بەندی مادە هۆشبەرەکانی زیندانی قزڵقسار. درێژەی هەواڵەکان بەیانیەی ئەنجومەنی سنفی معلیمانی کوردستان ڕۆژی شەممە یەکی مانگی ڕێزبەر ئەنجومەنی سنفی معلیمانی کوردستان هاوڕێ لەگەڵ ئەنجومەنی سنفی مامۆستایانی چەند پارێزگای دیکەیران لە بەیاننامەیەکدا ناڕزایەتی خۆی بەرامبەر بە جۆخی خراپی معلیمان و قوتابیان لە دەستپێکی ساڵی نوێ خوێندن دەربڕی. لە بەشێکی ئەو بەیاننامەدا وێڕای ئاماژەکردن بۆ ڕووداوە دڵتەزێنانەی ساڵی ڕابردوو بە تایبەت لە ڕەوتی شۆڕشی ژیناکراوە و هەڵس و کۆسەکانی ڕۆژیم لەگەڵ خەڵکی ناڕازی، خوێندکاران، قوتابیان، چاڵەکانی مەدەنی، سیاسی و کرێکاری بە توندی شەرمەزار کراوە. هەروەها سەرکوتی خوێناوی خەڵکی ناڕازی و ئەژاراویکردنی قوتابیان، سەپاندنی سزای عەزام، شەلاق و بەندکران بەسەر زیندانیانی سیاسی و هەروەها لەسەر کاردەرکردن و ناچارکردنی مامۆسایان با خانەنشینی ئیجباری بە توندی ئیجانە و داوای ڕاگررتنی هەڵس و کۆتی وەحشیانەی ناوەندەمنیەکان و قەزایەکان کراوە. لە کۆتاییشدا سەرەڕای ئاماژە بە هەژاری و بێکاری سەپێنراوە بەسەر کۆمەڵگا و زۆر کەوتنەوەی قوتابیان و خوێندکاران لە پرۆسەی خوێندن، داوای ڕاگررتنی خصوصی سازی قوتابخانەکان و ئازادی معلیمانی زیندانی کراوە. ڕەفاندنی سەحەر ساڵحیان لە شاری سەقز ڕۆژی شەممە یەکی مانگی ڕێزبەر سەحەر ساڵحیان خوێندکاری بەشی پەرستاری و خەڵکی سەقز بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەرکرا. بەپێ راپۆرتەکان سەحەر ساڵحیان خوێندکاری زانکۆی زانستە پزیشکیەکانی سنە و یەکێک لە چالاکانی خوێندکاری ئەم زانکۆیە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. جێگەی ئاماژەیە کە تا بە ئێستا هیچ زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەرکردن و شوێنی ڕاگیرانی ئەو هاوڵاتیە لەبەردەستانیە. بەردەوامی فشاری دەم و دەستگامنیەکان لەسەر ژنانی کوردستان لە ڕۆژانی ڕابردوو دەم و دەستگامنیەکانی ڕژیم بە بیانوی ڕەشاون نەکردنی حیجابی ئیجباری زەخت و فشارێکی زۆریان خستوەتە سەر ژنان و کچانی کوردستان. بەپێ هەواڵی گەیشتوو لە شاری سەقزەوە پۆلیسی هاتوچۆ لە ڕێگەی کامێراوە دۆخی حیجابی شۆفێران و سەرنشینانی ئۆتۆمۆبیلەکان کۆنتڕۆڵ دەکات و ناسنامەیە و کەسانەیە کە پابەندی یاسای حیجابی زۆرەم لێ نەبوون ڕادەستی پۆلیسی ئەمنیەت دەکات. بە وتەی هاوڵاتیان پۆلیس لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە شۆفێران ئاگادار دەکاتەوە کە ئەگەر یاساکان پێشێل بکەن بۆ ماوەی 2 هەفتە دەست بەسەر ئۆتۆمۆبیلەکانیاندا دەگرێت. راپۆرتێک لەسەر ڕێژێ دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا لەگەڵ نزیکبوونەوە بە ساڕۆژی گیانبەختکردنی قوربانیانی شۆڕشی ژن ژیان ئازادی بەلانی کەم 32 کەس لە بنەماڵەی گیانبەختکردووان دەست بەسەرکراون. بە پێزانیاریەکان لە ڕۆژانی ڕابردوودا تا بە ئێستا لانی کەم 32 کەس لە بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە سەروبەندی ساڕۆژی قەتڵی حکوومەتی ژینامینی دەست بەسەرکراون. یەک لەو بنەماڵانە باوکو و برای جەواد حەیدەری گیانبەختکردووی شۆڕشی ژن ژیان ئازادی لە شاری قەزوێنەکە لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە ڕەفێندراون. جێگەی ئاماژەیە کە تا بە ئێستا هیچ زانیارێک لەسەر شوێنی ڕاگیرانیان لەبەردەستانیە. گیانەدەستانی سێ کەس بە ڕووداوی هاتوچۆ لە شاری نەغەدا ڕۆژی شەممە یەکی مانگی ڕێزبەر سێ هاوڵاتی بەهۆی وەرگێڕانی ئۆتۆمۆبیلێکی بار هەڵگر لە نزیک شاری نەغەدا گیانیان لەدەستا.
بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمۆبیلێکی بارهەڵگر لەسەر جادەی دەشتی قۆڕێ لە نەغەدا 3 کەس لە سەرنشینانی بارهەڵگرەکە گیانیان لەدەستا. جێگەی ئاماژەیە ساڵانە هەزاران کەس بەهۆی خراپی ڕێگەوبان ناستانداربوونی ئۆتۆمۆبیلی بەرهەمی ناوخۆ و لە بەرچاو نەرگرتنی ڕێنماییەکان گیانیان لەدەست ئەدەن. برینداربوونی 9 کرێکار لە شاری چاران. ڕۆژی شەممە یەکی مانگی ڕەزبەر 9 کرێکار بەهۆی ئاگرکۆچنەوە لە شوێنی حەوانەوەیان بە سەختی بریندار بوون. بە پێڕاپۆرسەکان بەهۆی نەبوونی منی شوێنی کار 9 کرێکار لە ڕووزاوێکی ئاگرکۆچنەوە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی شاری چارانکران کە باری تەندروستی 5 کەسیان ناجێگیرە. جێگەی ئاماژەیەکە ساڵانە سەدان کرێکار بەهۆی نەبوونی منی شوێنی کار، زابی نەکردنی ئیمکاناتی ڕەفاهی و نەبوونی بیمە لە شارە جۆراوجۆرەکانی ئێران دەبنە قوربانی. گواستنەوەی 13 بەندکراوە بۆ بەندی مادە هۆشبەرەکانی زیندانی قزڵحەسار. ڕۆژی شەممە یەکی مانگی ڕەزبەر 13 بەندکراوی سیاسی با بڕیاری سەرۆکی زیندانی قزڵحەساری کەرەش بۆ بەندی تووشبووانی مادە هۆشبەرەکان ڕاگوێزران. بە پێزانیاریەکان 13 بەندکراوی سیاسی کە پێشتر دژ بە سەرکوتی خەڵکی ئازادی خواز لە ساڕۆژی گیانبەختکردنی ژینا مانیان گرتبوو بە فەرمانی سەرۆکیە و زیندانە و لەژێر ئازار و بێڕێزی زیندانبانەکان لە بەندی ئەمنیەتی سێوە بۆ بەندی تووشبووانی مادە هۆشبەرەکان گوازراونەتەوە. جێگەی ئاماژەیەکە ئەو 13 بەندکراوە لە مافە سەرەتاییەکانیان و ئیمکاناتی ڕەفاهی و بەهداشتی بێبەشکراون. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر بنەماڵەی پەرستوو ئەحمەدی. ڕۆژی شەممە یەکی مانگی ڕەزبەر هێزانیەکانی ڕژیم هێرشیان کردە سەر ماڵی هۆنەرمەند پەرستوو ئەحمەدی و ناوبراویان بۆ ئێزارە ئیسلاحاتی تاران بانکێش کرد. پەرستوو ئەحمەدی هۆنەرمەند و گۆرانیبێژی دانیشتووی شاری تاران بەهۆی وتنی گۆرانیەک بۆ ساڕۆژی گیانبەختکردنی قوربانیانی سەرکوتی وەحشیانی ڕژیم لە شۆڕشی ژنجیان ئازادی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بانکێشت و هەڕەشەی لێکرا. ناجێگیربوونی باری تەندروستی عەباس واحدیان شاهڕوودی. ڕۆژی شەممە یەکی ڕەزبەر بەهۆی خراپی شوێنی بەندکرانی عەباس واحدیان شاهڕوودی و نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی و بێهداشتی باری تەندروستی ناجێگیرە. بە پێزانیاریەکان عەباس واحدیان شاهڕوودی بەندکراوی سیاسی و چالاکی سنفی فەرهەنگیانی مەشهەد کە پێشتر هاوڕێ لەگەڵ 14 چالاکی سیاسی دیکە بەهۆی واژۆکردنی بەیاننامەیەک بۆ دەست لە کارکێشانەوەی خامنەی لەدەسەڵات بە 20 ساڵ زیندان محکومکرا بوو. ڕۆژی ڕابردوو بەهۆی خراپی دۆخی تەندروستی و بێبەشکرانی لە دەرمان گیانی لە مەترسی جددیدایە. دووە هەواڵ محکومکردنی ئەعەزەم غوڵامزەها بە 16 ساڵ زیندان. ڕۆژی شەممە یەکی مانگی ڕەزبەر ئەعەزەم غوڵامزەهاب لەلایەن لەقی 5 جادگای ئینقلابی شاری مەشهەد بە 16 ساڵ زیندان محکوم کرا. بە پێڕاپۆرسەکان ئەعەزەم غوڵامزەهاب دانیشتووی شاری مەشهەد لەلایەن لەقی 5 دادگای ئەو شارە بە تۆمەتی تێکدانی ئەمنیەتی گشتی وڵات، پیلانگێڕی دژ بە حکوومەت و پڕوپاگەندا دژ بە کۆماری ئیسلامی بە 16 ساڵ زیندان محکوم کراوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.